طبعا کۆنگرەکەمان ئەمڕۆ بە تایبەت بوو بۆ ئەوانەی کە بۆ کوژانی ئەو هاوڵاتی جەنازەکەیان فڕێدا بوو لە نزیک بەڕێوەبەراتیە چۆی کەرکووک لە ماوەیەکی زۆر کورتە تەنها لە 9 سەعاتە ئەنجامدەرانی تاوانەکەیان دۆزیوە چێن و دەست بەجێ گیران و لێکۆڵینەوەیان لەگەڵا کرا و دانن بە تاوانەکەیان ناو ڕەوانەی دادگاکران وەزعی ئەمنی کەرکووک باشە ئەمڕۆ لە دوێنێ باشتر دوێنێ لە 3 ڕۆژ پێش ئێستا ئەوایانی 3 ڕۆژ پێشتە پێش لە سەرەتا یەکەم و دووەم ڕۆژی ئەو ئۆپراسیۆنە باشایانی وەزعەکان وای کردووە هێز ئەمریکان بە بەردەوامی بە شەو ڕۆژ لانجامی ئەو گەڕان و دەرچوون و جەولەکردن بەناو گەڕەکەکان و ئەو شتانە وای کردووە وەزعی ئەمنی کەرکووکە بەرچاو بە باشبوونێکی بەرچاو بەخۆیەوە ئەبینێ و لە ڕۆژانی داهاتووشە وەزعی ئەمنی کەرکووک باشتر دەبێت. ئێمە لە یەکەم ڕۆژی ئۆپراسیۆنەکەوە مەلەفی ئەمنی تەسلیمی پۆلیسی پارێزگای کەرکووک کرا و بە فەرمی بڕیاردرا کە بەڕێز عەمید خەتاب عومەر فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووکە ئەنی ئەوە بە بڕیاری بەغدایە ینی و بە بڕیاری بەغدا مەلەفی ئەمنی تەسلیم کەرکووک کراوە پۆلیسی کەرکووک کراوە. بەڵام ئێمە لە سەرەتا ئەو هەموو هێزان هاتبوون و ئەو هێزانی هێواشەوە شەکشێنەوە تەنها هێزەکانی دەستگای دژە تیرۆری عێراق بۆ هەماهەنگی هێزەکانی پۆلیس ناو شاری کەرکووک کەمێننەوە بۆ هاوکاری کرد.